جه برنامه کرد کنکشنا دنگ امریکا لواشنطن پایتخت دم باش بینرن هجا امی هول بدن و خلقا ایرو یا برنامه کرد کنکشن ترخان بکن جبو روشا آورتا یا پنابرن کوج ترکیه در باسی یونانستان دبنو ریگرتنا وانج آلی دستلاتدارین یونانی دا و هروها رولا روسیا لهرمه او آگاهین کو روسیا هنچکین پیشکتی در خستنه لگور سروکی روسیا ولادیمیر پوتین پشتی بریارا ترکیه و کرنا سینور اوروپا لپیش کوچبر و پنابران به هزاران خواگهاندن سر سینور یونانستان لی دستلادارن وی ولاتی ری لپیش وان گرتنو او شف و روجن خواد کشو هوا کسار دا لناف دارو سر ریان در باس دیکنه یکیتیا اوروپی دکاره چه جبو وان بکه و چارسریا دم دریج جبو وان کوچبر و پنابران چیه؟ جبو رونی کرنا و مجارین ها ابراهیم مسلم اندام انجمن دموکرات سوریا امارجی جه فرانسا بمرایه دم باش ماموست ابراهیم هون وکو چالکوان جواکا سیویل چوانی زیکی و مجاری دبنه دسپکی دم باش جوارا و جتما شوانه ورا و گهدار ورا جی براستی یعنی افنا جارا یکی کو ترکی ولود که کو وقت به پنامبران وقت پلک دختل سر یکتی اروپا دکه اروپا بواجب خرادبه یعنی او دزانه او کسی کنا سر سینور کن بونه نه او کسی کو اردوغان گوت کو ادلب درکتنه ام گیشی دزانن سینور ترکی بسوری را گرتیه کسی کو حوالدان بکن در واسه ترکی ببن جندرما ترکی اونا کشتن و پرانی وان در واسی وقت به هیل رژیم بون و پرانی دنجی چونه وقت به هرما ریفبرا دمکی یعنی روج هلاتی وقت به فرید فاف کسی کنا در واسه بنا گور کو وقت به راپور کو جوی داره تینا وینین جوی داره تینا پرانی خوشی نش خلک سورینا او دغازه و یعنی و پله وقت به کار وینه جبو دتشتان هم ضغطه یونان بکه جبو مثلا بترول و وقت به اتفاقیه خوا حکومت وفاق لیبیا جبو کو اوجی دست خود و مسئله رهابه کو کنه به مثلا غاز و پترول بگره اویک تشت دن داخل اروپا بگه بلکی کو اروپا وگره وکبره کو چاوا ترکی اندامه کی ناتو دابو قیمت بو نه به قیمت ما بالا خو پیدن هیرو روسیا یعنی دزانه کو اروپی الیکاریا ترکان ناکن جبر وی هاوی ویجیش دف ترکان برادای و جوه ندا تركي يعني حتى وقت بيت شنهبوا على اساس هفدتينا كي تشيبكن تشل برلين بو على اساس اسطنبول بو بوتين جوه ندا وان اردوغان عاجز بو اردوغان اخو حاضر دكيك او هري وقت بي هري جمروس ابراهيم اگر اب اخفتنا درست يعني او پنابرين كو يعني كوچبرين كو بري لتركينا تركيا وان دشينا سينور يونانستان ودمه وهاب تركيا او ركفتنا ده 2016 در بيكيتيا اوروبيه يعني بن بيدكي يعني تشاوا كوبري اتفاق قال يكيتيا اوروبيه دانيه وايروجي عيني بنابران بشين اوروبا يعني ونشاوا فيكي دخونين وك مجو يعني افكسي كنا هوالدان دكن اوانا بري دال تركينا يعني بري دا ام جيش دزانن يعني تركي نها دبي از نكم كنترول بكم افنا راستا جبر خلقي كل ويداري غورغو امجد شوبينن جبر بريا وقت بي يكتيا نافنا تاويك جارا مالباتن كرد يعني تايبات كرد عفريني و جريس بيوان يعني هنا كاتنا فرنسا امرو شوان دي شوبينن يك نكانش باجاركي تركي هري باجاركي والا بموافقه يعني دبي بوليس موافقه بوندي كوش باجاركي هري باجاركي افانا تشاوا گشنا سينو اف جبر دا جوان حاضر کرنا هین بریکو اردوغان گوتنا خبیجه اتوبوس شوارا حاضر کرنا وقت شوارا پلان داینا TRT یک وقت به قناه حکومی یه TRT یک و یا عربی TRT وقت پلان وقت کرتک خریتک دانین چاوا انو کون خب المانیا گینین يعني باشه که ابراهیم اف جالی ترکیه و ایرو یکیتی اوروپی برسوان چیه دوی درباره ده اگر ام وکو دا گوت ام وی که بزنن وکو ضغطك وكو فشارك جاليه تركيا لسر يكيتيا اوروبي بخوت شد بيجد في درباري ده يكيتيا اوروبي هيرو غوركو وقت به تشتينا هاتنا وشاندن
هيرو يكتيا أوروبي جيش الورا وقت به مفوضية أوروبي وقت به سروك برلمان أوروبا سروك أنجمان جشتية أوروبا وقت به برپرسیار اوه پنامبران همو دولت اروپی گی چونوه داره و گلکان جی وقت به راگهاندن گو انوی تشتی قبول ناکن گو ترکی وی اوی دکن نهال یونان بخوا مسئله داخازا وکو یک به پنامبر سکناندن یعنی جبو تشتی وقت به کاغازان و پلگان گیشی سکناندن زیده 1500 وقت به یکتیا اروپا که عسكر وقت جندرما هر الوی داره آلیکاریا عسكر یونان بکنه یعنی آلیکاریا وان بکن پرامبران وگیرین چاو کنه پرامبران یعنی دریا قد کرنا آف قد کرنا و چاو وان بکن دوی وان وحوین جهتی اوانا که حوالدان بکنه انو کو اف پرامبر یعنی نکفنا نه حتی نهال سر عردی ترکینا کس درواسی یعنی هنک مالبات درواس بون طبعا وقت بير قرق هاندنه هجمار كوتي قوتن بحزارنا نا هجمار بربيا هجمار بربيا وحتى اردوغان جي وعد كري انه ويب مليون كي درواسكي اف خوياي انه جرا رند كاربي كو حتى هجمارنا وري ونبالي خو وينان دن براني خو افريقينا افغانينا يعني بلكي خلقي سوري نيفاندا سدي 15 20 بن يعني ايه هري بر نسورينا يعني او مثلا ادلب ل پنامبر کو په کارتینه پنامبر گیشینه اجبر قوت کو ریوکر بریا لیبیا و بریا وقت به افریقی بر الوی داره هنا اف ترس چد بنا اوروبا چما اف تشتی احترازی چید که و دغازه سینور خو به پارزه نشبل خلق سوری جبر کسه کو د عرض ترکی دا هابن اف بره کو نیف گروپ رادیکال دا بتایبت داعش اوروبی حساب واند که جبر وی هاوی يعني دغازه سينور خو او بك يعني وقت كو بنر مالباتك زاروكن اون اوجي ريفات كن برسكريك الجامونتنا ليه اوانا كي تشواز غالبا انه اوانا يعني وقت بيش سورينا يعني مثلا ناف سورينا اللي بس براني نش سورينا بله هر حال كيكي ابراهيم امبر زانن كود 2015 عندما او بيلا مزنا پنابران در باسی اوروبا بو پرسگریک دناوینا یکیتی اوروپی ولاتین یکیتی اوروپی بو خود درکتن هوله کی میواندریا کی بک چقاس جمار بچن هر چ ولاتی گلک پرسگریک و درباره ده هبون روجا ایرو اف پرسگریک يعني دس بيكرنا لغور خوندراتا لغور روشيج نيزيك فات شوبيني اف ولاتانا يعني فرنسا يك جوان ولاتانا قالوا اگر هاتو اف پنابر در باسبون و وان بحاوينه فرنسا براستي و بحاوينه جبرچه 2015 16 دماكو اردوغان او تشتاكر وقت به رونشکندنک چبو نبره یکتیا اروپا و ترکی کو و مسئله وقت به اورگانیزه بک یعنی وقت بشکل کی رخصتنی درواز کن یعنی بری در دهو ایوارین مالباتک ج پنامبران ج کردمه عفرینه بریا فروکش لهولری هاتن و داره يعني برسكريك الجامعون تنك وخلقي سوري قبول بكر ليه وانا جو ام وقت به بلانا كدينن دوبه هنا كان بريا يكتيا وقت به يكتيا اوروبا وبريا وقت به يكتيا نتاوي انه وقت تنسيقك نفرا واندا تشبه كمالباتان روشوان وقت به الويدري داخازه پنامبری بکن العرض ترکی دا چل کردستان عراقی چل لبنانه لوی داره داخواست بکن بشکل کی فرمی ونش برج بو مسئله نخاشیان ما نخاشیان جو میگیش دزانن نه مسئله کرونا جه یعنی اونا حسابی هر تشدید کن جبر وی هاوی کو اوی کنا چونه سینوران ساكنين دغازن كو افكاس درواس من يعني بن كنترول وان دابه بله كيكي ابراهيم ببرزا خفتنا تدبرم يعني نهاي يكجي چارسريين سركين في برزغريكي دفي ام بيجن چارسر كرنا وان د نوفا اخا سوريا بخدا بيجي وهون وكو رخصنا امارجي يعني وكو رخصنا كجفاكا سيفيل هون وقت بيجن قالك بيكاتين وينارتيا قالك بيكاتين سوري دكن لنوفا سوريا جي هون چند في درباره ده کارن بکن یعنی چارسری ده ناوا سوری ده به چابه یلو رخصن ناو نتوی کارن وان پنابرن کو نزیکی میلیون کی بونه لسر سینور ترکیه بحوینن جرا کامپان آوا بکن نظام نتوینی گرتی را پیوندیان بکن و هون چک في درباره ده کریه هون چت کارن بکن براستی یعنی
برسا سوري وكريزا سوري دستي خلقي سوري دركات نهاكو نقف دولتي هرمي بن يعني وقت تركي وإيراني كو دستي خود سوري دا تنبن خلقي سوري بخار كاري وقت دبي تشتي خوا تدبير خابك يعني عين ريجيم وقت دبي دولتك وقت ديكتاتورة فقص ظلم وزور الملات خاكر لأم دزانن هيرو تجربة كه وقت دبي ريفاليا دمكي يعني ما جيش عندي شواب يعني بالرغم خلقي وهرمي ادلب برهنا تفا جروب راديكال بون واليكاريا تركي كرن ودرواسي روجلاتي فرد جيبون دي ساجي ريفاليا دمكي دستي خافكر جبرا خلقي مي بنامبر سوري درواس بنورن يعني حتى الهرما ريجيم وقت به سازين جواك السيفيل هنا قانون اليكاريا ملت خابكن برسكريك كردي اف دولت هرمي كتنه كي اف سيفيل ودره وكبون يعني شباب عربي بيجن دروع بشريه يعني تركي جيبون كارتينه مرتال المروفي اري جبوكو قواتكو كو ريجيم شربكي اونا ورنا كشتجبو رايك اشترى بيجي بريجيم خلق سيفيل دكوجي والهيلي ريجيم جيواتكو كل ودرجي هنا بدست تركي تيرا كشتن يعني الحرد هاليان جي اف خلق سيفيل تي شاندن جبروي هوي يعني نها كو فكرنا سريا كتيا اوروبا تشتي كونال تركي دكيك ودختل سريا كتيا اوروبا بكي اوروبا برفهفتني براستي يعني هيرو وقت دبي رايا جشتي وك راغاندنا اوروبي دبيجن انه اوروبا بخيره كورونا واردوغان بونا ياك يعني هيرو قوتنا كولد ولوتي قوتنا السرا الاوروبي ام دزانك ناكوكي اللي باريزغا ادلي بدا سبيكريت نافينا تركيا وروسيا دايا وتركيا فشاري دا سر يكيتيا اوروبي جبوكو رنجا اوجي ام بيجن دسلاتين خو بكاربين فان ولاتانا لقال روسان باخفن تدبيجي يكيتيا اوروبي كاريت تشتكي فشارك ضغطك لروسيا بكاكو رنجا تشارا سريه بتركيا ردينا الادلبي يعني كو ضغط ببي ويجبو ناس بس جبو روشه ادلب تاني ويجبو وقت بي كريزا السوري بتف براستي يعني تركي چما پلانا گشي بهفدرا كارتينه تركي نامس ادلب تاني ترسيكو ادلب جدا ساره تركي تشتي بشتي ادلب ويتشببه يعني تركي اف برسال جمعه اف يك تشتي ديان الهندري تركي فقص تماندا وفقص لشكري خاطنا كشتن وقت كنا ادلب دا دربكي بخوي وبشت ويرا دافر الدنيا هانا كو قريبا كنترولي خي او جهرن وحكومات اكبي دربك مازن بخوي وام جيش دزانن حتى افي كو نيزكي ويبن وك احمد داوود اوغلو وك اف ليدر اكبي اكو كناجي جي فقاتيان وبارتينا نافادكن اف جيشي وزوري لبك يعني بود سير هنا جركو اف مساله ادلب تشيبي كشتنا لشکر ترکان چی بو اف مثلا پنابرجی چی بو گیشی به هفته دا گریدای یعنی او وقت به میدیا جواکی وقت فیسبوک وان لترکی سکنان دنجبر ناغازن خادی لشکران ببینن انو زارو که وان چاوا تیرا کشتنه و بنفس الوقت وقت به وی دمه دا جی لیبیا جی گلک هاتنا کشتن اف زورک مزن و ترکان ببه اردوغان بپلنا مزن دلیزه یعنی دبیکو افلانا صدام بن داويه ويجيبه بله كيكي ابراهيم يعني ام ديزاين كونات تركيا هولك لباريزغا ادلب ددي ودخوازه وحوني يعني ارغومنت تركيا في درباري داكو اوجي نكار وقاس جمار مزن بمليون بنابر بحونه يكيتيا اوروبي في كي از بجم تدغ هبرنج جرانغان دوري سياست جاري مروفاهي و رخصتن مروفاهي لاوروبا چت کارند و درباره د جبو پنابرام بکر نه تنه ل دروي ام بجن لسر سينوران بل لنوفا تركيا بخوجي براستي يعني اف تشتكو تركي بدنيا بيجي دبي ام نكون باري پنامبر راكن نراستا جبر تركي يعني كوامورن سر سوري بلكي پنامبر دنجي هابن قفقاز هابن تركمانستان هابن افغان هابن لي پنامبر سوري تركي فايده جوي دي جبر تجاري مازن ايكو درواس بون جيج سوري بون اف معمل سوري برن تشد الزين يعني تشتكو العافرين كرن سوري فايده دي يعني ام جيش دزانن
بله سپاس که ابراهیم مرابی ابراهیم مسلم اندام انجمن دموکرات سوریه آمار جیت ج فرانسا مرابی گلک سپاس بو بشتر بوناته سپاس ورج کاک ساڵات وەزانیت زۆر کەسان لەو بڕواایە دایبوون دەبواە پێشببینی بەکارهێنانی کارتی پەنابەریان بکردای لەلایەن تورکیاوە و ئەوروپایەکان بگرە ئەمریکایەکانیش دەبواە ئامادەکاریان بکردایە بۆ ڕۆژێکی وەها بەێ وایە تشتێک و دیارە و داویژی جهێ مخابنیە بڕاستی و پەنابەر دبن کرد دناابێنە ئەو ئەوک بژێن وەکو کرد ئەوەی ناکۆکیین سیاسی دناابێنە وان هێزن مەزنین کو دەستی وان ڕەوشە سووری هەیە و مامۆستا ئیبراهیمجی باوەکی بەرفرە ئەڤێک شیرۆڤە کرد ینی ئەم دەزانن کو هین پرسگرێک بەرفرەترە هین چارەسەریژی ئیرۆ سبادە نەدیارە کابنێت دە چەند ڕۆژین بێدا چاوا دەبێت بەێ هەروەها سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین لە چاپێکەوتنێکی سێکاژمێریدا لەگەڵ ئاژانسی پەیامۆنۆچەی تاز دەڵێت رووسیا چەکێکی بەرگری بێوێنەی داهیناوە بێ ئەوەی نیازی هەبێت لە دەستپێکردن بە شەڕێکدا لەگەڵ هیچ لایەنێک و بۆ چێشخستنە سەر ئەم بابەتە ئەحمەد ئەسکەندەری لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە ستۆکۆڵم لەگەڵماندایە. کاک ئەحمەد خۆشاتنەوە بۆ ڕامەی کورد کۆنەکشن پۆتن دەڵێت مەبەست لە داهینانی ئەوچەکە تەنها بە مەبەستی ڕاگررتنی هاوسەنگی استراتیژی و توانایی استراتیژیە لە جیهان ئێوە چۆن لێ دەڕوانن؟ دیارە ئەوان وا دەڵێن ساڵی 2004 کاکجانی وەزیری دیفاعی ئەو کاتی رووسیا پلانێکی پێشکەش کرد پلانێکی 20 ساڵە بۆ ئەوەی کە بارودۆخی سەربازی و چەکوچۆڵ و تواناییەکانی رووسیا بگۆڕن و ئاڵوگۆڕی بەسەردا بێن و بودجەیەکی زۆریشیان بۆ تەرخان کرد. ساڵی 2008 دوای ئەوە کە شەڕی گورجستان بوو لەوێ دەرکەوت کە ڕاستە ئەرتەشی رووسیا ئەرتەشێکی گەورەیە بەڵام تواناییەکانی زۆر نییە و ئێستا ئەوەی کە دەردەکەوێ ئەوەیە کە وەختی خۆی باڵانسەکە بە قازانجی ئەمریکا و ناتۆ بووە. ئێستا رووسیا ئەم پلانەی بەدەستەوە گرتووە بۆ ئەوە کە ئەم باڵانسە و ترازووی هێزەکان بە قازانجی رووسیا بگۆڕێ. ئەوەی کە پوتین دەڵێ لەو چاوپێکەوتنێدا لە ڕاستیدا لە ڕۆژەکانی کۆتایی دسامبری پارەکەدا قسەکەیان خستە ڕوو ئەڵێ موشەکێکە بە ناوی ئاوانگارد کە 27 جار خێراتر لە دەنگ دەڕوا و ئەوەندە خێرا دەڕوا ئەوەندەش پێچاوپێس ڕێگا دەبڕێکە ئەو کەسەی کە هێرش کراوەتە سەری فریا ناکەوێ کاردانەوەی ببێ و ئەمە بە پێچەوانەی ئەوە کە پوتین دەڵێ ئەسقەزا باڵانسەکە دەگۆڕێ بە بەری رووسیادا. بەس کاک ئەحمەد ئەم وڵاتە زیل هێزانە تا چەند دەستی یەکتر دەخوێنەوە لە ڕێگای سیخۆرە مرۆوی و سەتەلایتە سیخۆڕەکانەوە لە کاروباری لەشکری یەکتر ئاگادارن ئەگەنا بوو شەکێکی وا دروست بکەن. دەزانی ئەمان هەر بەردەوام خەریکن لە مێژە ئەمە کێشەیەک بوو وەختی خۆی لە بینی شوروی یەکێتی سۆڤێت و ئەمریکا لە بینی پەیمانی وەرشە و پەیمانی ناتۆ کە بەردەوام هەم دەستگای جاسوسیان لەسەر یەکتر بوو و هەم بە دوای چەکێکە ئاگەڕان کە بتوانێت چەکی پێشکەوتووی ئەوی تر پوچەڵ بکاتەوە. ئێستا لەبەر ئەو تەکنۆلۆژیە تازە کە هاتووەتە پێشەوە زۆر پێویست ناکایتر جاسوس بنێرن وەکو بینیمان لە هەڵبژاردننی دوایینی جاری ئەمریکا کە دۆناڵد ترامپ هاتە سەرکار. ئێستا گومانێکی زۆر دەکرێت لەوە کە رووسیا دەستی بووە لەوەی کە بەشە لە دەنگدەرانی ئەمریکا ئاراستە بکە بەرەوەی کە دەنگ بە ترامپ بدەن. ئەمە معنای ئەوەیە کە لەباری تەکنۆلۆژیە هەردوولا هەم بەرەی ئەمریکا و ناتۆ هەم بەرەی رووسیا و لەو لاشەوە تەبعاً چین ئەمانە هەمویان خەریکی کێبڕچێن لەوە کە لەباری تەکنۆلۆژیەوە بچنە ناو دەستگا و سیستمەکانی یەکترەوە بۆ ئەوەی کە بزانن کێ خەریکی دامەزراندنی چییە. هەر ئێستا چینیش و ئەمریکاش خەریکن کە ئەوانیش موشەکی زۆر پێشرەفتە بەرهەم بێنن بەڵام ئەوەی کە رووسیا دەڵێ ئەوەیە کە ئەڵێ چووەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە ئەمریکا و لە چین هێشتا هەر لەسەر پلان ماوەتەوە هەرچەند
هیچ کەس ناتوانێت خۆ ئەو ئیمکانە نییە کە ڕاستیەکەی قسەکەی پوتینیش ئێستا بتوانین ڕاست بکەینەوە بزین ئایا وایە یان نە. باش بەس کاک ئەحمەد مەبەستی رووسیا زۆرتر هێز و بازونیشاندانەوە یا خۆت ڕاگرتن و پێشگیری لە شیانی هەر هەڕەشەیەک و ڕۆی لە کیە؟ بە بۆچوونی من ڕۆی لە دوو کەسە دوو لایەنە لایەنێکیان ئەوەیە کە ڕووبەدەرەوە ئەوێ کە هێزی خۆیان نیشان بدەن و بڵێن کە ئێمە چ لەباری تەکنۆلۆژیەوە دەتوانین پێشرفتی زۆر گەورە بکەین چ لەباری دەسەڵاتی سەربازیەوە و دەسەڵاتی ئەتۆمیەوە دەتوانین کاری ئاوا بکەین و کەسانی دەرەوە بترسێنین لەوەی کە ڕوومان تێ بکەن و هێرش بکەنە سەر دەوڵەتەکەمان. ئەمە لایەکی تریشی ئەوە ڕوو بە ناوخۆی رووسایە لە ناوخۆی رووسیا ئێستا لەبەرەوە ئەمە دوایین خولی سەرک کۆماری ڤلادیمیر پوتینە خەریکە ڕێگایەکە دۆزێتەوە بۆ ئەوە هەتا ماوە لە ڕێبەراتیەکی باڵای رووسیەدا بمێنێتەوە و پێیان دەڵێ کە ئەوە منم و لەژێر دەسەڵاتی مندایە کە ئەتوانین ئەم کارانە جێبەجێ بکەین و شتی وا گەورە بکەین هەم ئەم بارە ناوخۆیە هەم ئەو بارەی دەرەوەیش و بە ڕوانینی جوغرافیاکە لە ناوچەکەدا چ مەسەلەی ئیدلیب و سووریە و چ مەسەلەی لەو لاشۆ ئوکراین و مەسەلەکانی تری دنیا وەکو بۆ نمونە ڤێنێزوێلا هەموو ئەمانە وای کردووە کە ئەم دەسەڵاتدارەتیە کۆمەکەکا بەوەی کە رووسیە بگەڕێنێتەوە ئاستێکی بەرز وەکو هاوتای ئەمریکای لێبێ و وردە هەڵبەت وەکو هاوتایەکی چینیش بەڵام کێشەکە لەوەدایە کە لەباری ئابوووریەوە رووسیە ئەو بناغەیە نییە و ئەو تواناییە گەورەی نییە کە ئەمریکا و چین هەیەە. بەس تا چەند ئەم جۆرە کردارانە بە بازاڕی ئابووریانەوە لە وڵاتانێک کە دەسەڵاتیان تێدایە گرێدراوە؟ بازاڕی ئابووری ئەمە لە ئەمریکا زۆرتر گرینگە لەبەرەوە ئەوە شرکەتە گەورەکە ئەمریکایەکانن کە خۆیان ڕاستەوخۆ لە دەسەڵاتتان نین بەڵام لایەنگری لەو سەرک کۆمارە دەکەن کە بتوانێ کارەکەی ئەوان بەباشی بەڕێوە بباواتە پارێکی زۆرتر و بودجێکی زۆرتر دابنێ بۆ گەشەپێدانی چەک و بۆ شتی سەربازی ئەوە لایەکی ئەوەیە لەلایەنی رووسیا ئەم مەسەلە نییە بەڵکو لەلایەنی رووسیا ئەوە دەوڵەت خۆیەتی کە دەستی بەسەر هەموو شتێکا دەڕوا بەڵام هاوکات ئەگەر لە ئەمریکا سیستمێک هەیە کۆنگرێس هەیە و وەزیر هەیە و دەنگدان هەیە و ئەوانە ئەتوانێت کارتێکردنی بوێ لە رووسیا ئەمە ممکنە خراپ بکەوێتەوە لەبەرەوە ئێستا بە پێی دوایین زانیاریە کە من لەم بینانە بینیومە ئەڵێ ئێمە لە ماوەی 20 ساڵی داهاتوودا لە ماوەی 20 ساڵدا ببوورە توانیمانە بودجەی سەربازیمان لە 6% بگەێنین بە 70%. ئەمە معنای ئەوەیە قورساییەکی ئێجگار زۆر لەسەر بودجە و لەسەر ئابووری رووسیا دەکا هەرچەند ئەمە بەشێکیشی دەبێ بەوە کە کرێکار و تەکنیسیەن و ئەو شتانە کە لەو بەشانە دەکارەکەن ئەوان سەرقاڵیەوێ و تەبعاً فرۆشتنی چەکیش بە دەرەوە وەکو نمونونەکەیمان بینی موشکی S400 یان فرۆش بە تورکیە دەتوانێت ئەوەش سەرمایەک بێ بە وڵاتەکە. کاک ئەحمەد ئایا شیانی شەڕێکی تری گەورەی جیهانی لە ئارادایە یان لە پشتی پەردەوە بازاڕەکانیان دابش کردووە؟ دەزانی ساڵی 2011 لە پراگ پەیمانێک ئیمزاکرا لە نێوان ئۆباما و دەیڤید مێدڤێدۆف ئەو وەختە سەرۆک کۆماری رووسیا بوو. ئەم پەیمانە کە پێیان لە واقعا پەیمانی ستارت بوو ساتی پێشوو بوو لە بینی شوورەوی و ئەمریکادا بوو ئەم پەیمانە ناویاننا نیو ستارتێکی تازەیە بۆ 10 ساڵە ساڵی ئایندە ئەمە کۆتایی پێدێ جا ئەمە دەتوانێت ڕێگایەک بێ دوو لایەنی ئەتوانێت بێ یەکێ ئەوە کە رووسیە بە پەلەیە بۆ ئەوە کە تەکنیکی خۆی بخاتە پێشەوە و ئەمریکان ناچارکە بەوەی کە وازی لێبێنێەوە لە هێندێک جێگا دنیا پاشەکشەی پێ بکە یان ئەوەی کەلایەکی ببوورە بڵێ. کاک ئەحمەد ئەمە تا چەند لەسەر هاوڵاتیانی ئەو وڵاتانە دەکەوێتن لە ڕۆی ئابووری و بارودۆخی ژیانان؟ من پێم وایە تەسیری زۆر دادەنێ شتێک لێرەدا زۆر گرنگە کاکجانی ئەویش ئەوەیە کە ئەو هەموو چەکی چەک و
چەکی ئەتۆمی بەتایبەت و ئەو هەموو لەشکرە گەورەکە یەکێتی سۆڤێت بووی نەیتوانی ڕژیمەکە لە ڕووخان بپارێزێ وەسەر ڕای هەموو ئەو دەسەڵاتە ئێمە بینیمان چۆن کێشەی ناوخۆ و باری ئابووری ناوخۆ هۆکارەکەی بوو بە ڕووخاننی ئێستا من ناڵێم ئێستا ڕێک ئەوە ڕووەدا بەڵام ئەم ڕەوتەکە پوتین گرتوویەتە بەر لەبەر ئەوە ناڕزایەتی و بارودۆخی ئابووری خراپ و نەوعنا دیکتاتۆریەکیش لە ناو وڵاتەکەدا هەیە ئەمە ڕەنگە خەڵکهان بدا بەرەو دەربڕینی ناڕزایەتی زۆرتر و لە ئایندەدا لە چەند ساڵی داهاتوودا بە زیانی پوتین و بە زیانی ئەم دەسەڵاتەی ئێستا بگەڕێتەوە ئەمە هەمیشە دوو لایەنەیە ئەگەر تۆ نەتوانی لە کەشوهەوایەکی دموکراتیدا ئەم کارانە ببیتە پێشەوە و شەفافیەتێ بوێ خەڵک بزانێت چەندە بودجەت تەرخان کردووە بۆ دروستکردنی ئەم چەشنە چەک و موشەکانە و هاوکات چەندە بودجەت تەرخان کردووە بۆ فێرکردن و بارهێنان و بۆ بژیوی باشی خەڵکو بۆ نەهێشتنی هەژاری ئەمە ئەبێتە زەرەر و زیانێکی گەورە لە داهاتوودا. بەس کاک ئەحمەد ڕۆڵی وڵاتانی وەکو چین، هندستان و یاخود برازیل چییە لەم کێبەرکیە؟ ئەوان زۆریان هەوڵ داوە کە بخۆیان بگەێنە سەرەوە بە چین توانیوێتی بگاتەوە ئەم مەسلەی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگە ستۆپێکی چکۆلە بکە لە ڕێگای چین بەڵام بەهەرحاڵ چین بووە بە دووەم هێزی ئابووری دنیا بەڵام بۆ برازیل و بۆ هندوستان ئەوان کێشەی گەورەتریان هەیە و زەحمەتە بگەنەوە هەرچەند ئەوانیش ڕێگایەکی زۆریان بڕیوە و ئەوانیش ئەتوانن وردە وردە لەم کارەی کە پۆتین کردوێتی و لەم ڕێگا کە پۆتین گرتوێتە پێش دەرس وەربگرن بەداخەوە دەرسی خراپ وەربگرن معنای ئەوەیە کە چەکی پێشکەوتوو بەرهەم بێن. ئەحمەد ئەسکەندەری لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس و بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆماندا. زۆر سپاس بەوەش ولی یەکێکی جانی تشتێ دەوردا باڵکێش ئەوە کو رووسیا وەک مامۆسەژی گوتی گرانیە خۆ تەف لە تایبەتی لە ڕۆژهڵاتە ناوین گرانیە خۆ تەف دەدانیە لە بەرامبەر وێ هێزەکە مەزنە وەکو ئەمریکا هەموو ئەو گرانیە دانانیە ئەفژی دوێ دەریداوەیە بنەر هێژە لە بەرام دیگەن داویە بەرنامەیە کورد کۆنێکشن ئایرۆ تا جارە بێ هەر بمینن بخێر و خۆشیێنە بمینە خۆش.